شاندی حکوومەتی هەرێمی کوردستان هەفتەی ڕابردوو سەردانی بەغدای کرد بۆ قسەکردن سەبارەت بە مافوشایی سەدارەیەکانی هەرێمی کوردستان هاوکات جێبەجێکردنی یاسای بوجە ناردنی موچە لەلایەن بەغداوە. کۆمەڵێک بابەتی دیکە هەیە بڕیارە شاندەکە جارێکی دیکە بچێتەوە بەغدا، بەڵام بربەستەکانی بەردەم جێبەجێکردنی یاسای بوجە یا ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا چی ماوە کە ڕێککەوتنی لەسەر بکرێت و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش چی بەسەردێت. زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24. ئەم کاتت باش بەڕێز خەلیل، ئەمە بزانم کە ئایا زانیاریتان هەیە سەبارەت بە سەردانی شاندی حکوومەتی هەرێم بۆ بەغدا، کەی دەچنەوە بەغدا، گفتوگۆکانیان لەکوێوە دەست پێ دەکەن؟ سلاف بۆ بیسەرێت کوردستان 24 بوتش بەس ڕاستی بەرسەوە پرسیارێ نەدەفمە دەفشاندی هەرێمە کوردستانê هاتیە دەست نیشانkirin بۆ danûstandina gel Bexda. Dîf zanyarit me ji wekû her hawliyatêkî em gulê dibîn ku mefroz bû evrûkel li Bexda bin. Bes rastî me çi ji bizav û çalakîtwa me çi agehlînin. باشە، ئەوەی کە ماوە ئێستا بەغدا و هەولێر لەسەری ڕێک بکەون بۆ جێبەجێکردنی یاسای بوجە بۆ ناردنی مافوشایی سەدارەیەکانی هەرێمی کوردستان چییە؟ چه خاڵێکی ناکۆک لە نێوانیاندا هەیە؟ بابەت هەناردنا بوجە یان jî rêkxistina barê darayî navbeyna hikûmeta Herêma Kurdistanê hikûmeta federal da pêtiviye lijne hebin bû hindê danana mîkanîzmekê bû çawaniya vê peywendiya rêkxistina vê peywendiyê bû destnîşankirina dahatê herêmê yan jî ku dahatê giştî Iraqê bi herêmê jî taybet we dîsan çawaniya cêvecêkirina pişka bûcê pişka herêmê ji bûcê giştiya Iraqê. Ev pêtivî rêkeftinê pêtivî danana mîkanîzmekê we rêkekê ji ber ku babet negirê daye heyvekê yan salekê bû 3 salaya we ev tiviya hindek rênmayî hebin hindek standard hebin û mîkanîzm hebêtiya cêgîr bû cêvecêkirinê. بەڵێ، حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ بە پێو ڕێککەوتنی کە کراوە نۆتی هەناردە کردووە، ئێستا چاوەڕێ ئەوە دەکات کە بەغدا پابەندی ڕێککەوتنەکە بێت و بوجە و شای سەدارەیەکانی هەرێمی کوردستان بنێرێت. بەغدا کەی ئەم بابەتەیەک لای دەکاتەوە؟ بوجە گشتیا عێراقی بۆیە یاسا وەکو حکومەتا فدرال ملزەمە جێبەجێکردنê yani şilaya yasa mulzeme cêbecêkirinê babetên dî fennî ne rastî karê perlemanî ne yanî parlamenterî ne belkû karê lijnê taybetên ku hikûmeta herêmê dest ew lijne tiviya zîtirîn demgehne tifaqê li gel hikûmeta Iraqê bû cêbecêkirina mîkanîzma an ku danana mîkanîzma cêbecêkirina bûcê dît namin babet ji ber ku gelek xala bi xwe vedgirît û gelek birge hene bûcê da ku ihtimale heta hedekî gelek rûn û aşkira nebin şefafiyet têdana bît lewma ev danûstandine bît gelek sanahî nebin taybet eger niyeta hikûmeta Bexda wekû ya lijna darayî bitin û hindek endamê tê dê babet bi zehmet kevît bes ez tesawurê dikim ku bizîtirîn demgehne tifaqekê we taybet babetê bûca qabilî gîrûbûnê nîne. باشە، بە جێبەجێکردنی یاسای بوجە و هەروەها فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە هاوکات ئەو فەرمانەی کە بە وەزارەتەکانی دارایی عێراق دەیکات چی دەمێنێتەوە ئەو کاتە؟ ئەرکی هەرێمی کوردستان چی دەبێت؟ کەی شای سەدارەیەکانی هەرێمی کوردستان دەنێردرێت؟ پێتیڤە لەگەل ینی ڕێککەفتنە هەردوو شاندایی هەرێمی حکومەتدا babetê bûcê bête ekser bête cêvecêkirin. Taybet xalet girêdayî şayistên darayî yê fermanber û xanenişîna ve. Evet yasayên Iraqê da qabilî gîrûkirinê nînin û muzahedatê siyasî tîya ji vî babetî dîr kevin. Lê babetê vê carê projê yan ku yasa bûcê vê carê rêkxistineka taybet û ya berfir edvê gel hikûmeta herêmê ji ber ku hinartina firûtina neftê û şandina wê bû ji derve yan bû palagehê navxwe ev rêkxistin pê divêt ev tifaq pê divêtin
اجبر هندي تفيا بابات بتيرو تسالي بتا بحث كرن لي وديسان دهات نافخوي هاي حطانو كات ياساين عراق ده حتى كنت ياسا إدارة مالي جدا بابات دهاتي فدرالي نهاتي ناساندن بشكل كي جاريكو اجبر هندي قابلي اجتهادانا كو دهاتي فدرالي انكو يه گمرکا یعنی دی ریجکا بودانای او جی 5 ساده بو هر لایکیه 5 بو او پاریس گهید کو او یعنی بله دهاتنا فدرالی هیوی دی جی 5 ساده بو جا فدرالی بله او کلیجنی دارایی چه تبینی اکتان لسر کوی و بابتانه هبو پیوس به بودجه هرمی کردستان و بتایبتی آیا لگل تانق سکرا و سبارت بم ڕێککەوتنانی کە لە نێوان هەولێر و بەغدا باشە ئەگەر پرسیارەکەم دووبارە بکەمەوە بەڕێزت ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لیژنەی دارایی چا تێبینیەکتان لەسەر کۆیان بابەتانە هەیە کە پێوەستن بە یاسای بودجێ هەرێمی کوردستانەوە لەگەڵ لایەنەکانی دیکە تا چەندە لەسەر ئەوە کۆکن کە پێداگیری لەسەر دەستەبەرکردنی مافە سەرەکیەکانی هەرێمی کوردستان بکەن لە یاسای بودجە بەتایبەتی. بەردەوام دیفچوونە چوانیا دانانا بودجهش لا آنجی خیندناوی و شروعکردنش لا لجنین داراییت ای دیف ایکت وان خولت پارلمان بوریدا راستی اف بودجه اوی جاره شواز دانستانه شواز خیندنا بودجه شواز دنگ سردانه بشکل که گله که سیر و عجیب و دیرش تقالیدت یاسایی و دیش همی تقالید باید اتشیم بیجم حدا که گروپی که تایبت یزال بود سر بریارت لجنه دارایی همی لجنه سرکاتیا لجنه و همی وکی امشین بیجین دبن پریس آوا بون و گلک خالد زیده یدکو حتی حدا که امشین بیجین نه دستوری نه یاسایی هات نزیده کرن و خالد گریدای هرما کردستانی وجی گلک گورانکاری لیکنن البته ما گلک شوانا اما بزخت سیاسی و یه حکمت هرمی هندک خارجیات نلادان حتی که بابت زیادتر دیف مرمه آنه بید بپراستی بشکلی که گره که سه جاره جدول هات نگارتن یا حتی سروکی لجنی داده ما آگهل هنده نبوی وزارت دارایی یان السروکات یا جمهوریت جی جدول بخلتی و هاتنا بالا فکرن و جارکاتی هاتنا راز وکرن اوه همی دیدش لجنه دارایی حتی که وقتی یاسا چوی پرلمانی جی بود دنگ دانه هشتا لجنه دارایی دنگ سرگلک خالانه دابو و دیسان و اگه بودجه جی بگشتی دنگ سر نهاد بودانا بله زۆر سپاس بەڕێز خەلیل غازی ئەندامی ئەمشین بژین گەلێک شتان مرۆڤ تەواقع کرد بەڵێ خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە دووهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.